وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە داستانە سلبریتی بازیە دەوڵەتە ئێرانیە ئشارەمان بەوە کرد کە ئستلاح ملی یەکێک لەو ئستلاح فاسدانەسەوە نظام سڵتەی جودۆ کریستیانەتی جیهانی فێرە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی کردەگە. کابرای تورک بە کولێرەوە قیمە ئێژێ پیتزایە تورکی تورکیش پیتزا. ئەمە معناکەی وا لەکوێ تۆ شاهدی لە کۆرپۆریشنە ئێرانیە خودرەوە ملیان هەست، خانەندەی ملیان هەست، شاهنامەی ملیان هەست، شاعر ملیان هەست، هەرچی شتە ملی هەست. فەسادە ئەم ملی بوونە وا لەکوێ؟ وا لە ڕانتێکا کە لێی تێدە دەرەوە. انحسار خانەندەی ملی بوون وا لە دەسە یە نەفەرە، انحسار تۆلید خودرۆ وا لە دەسە یە نەفەرە، وا لەگرا ڕاند تێتە دەر. تۆ وەختێک ئەم ئستلاحە فاسدە بەناوە خانەندەی ملی تێری ئەیدەی تۆ ناسەر ڕەزازی و تەبلیغی بۆەکەی، ئەو جار ئەم خانەندەی ملیە ئەدوێت بۆ مردم. انحساری ملی بوونە خانەندگی وا لە دەسە ئەم کاورە، بۆیە ئەیکەنە خانەندەی ملی. ئاغای عەلیە جەوانمەردی دوای ئەوەی کە ڕسواییە هاوکاریە تەکە حفاظەتە اطلاعات سپای لە ماجەراوێ مەرگە کاکە مستەفای سەلیمیە دەرکەوت، دوای ئەوە کە مدەتی خۆی شاردۆ دیسانەوە سناریۆیەکی تری سوار کرد. سناریۆی نەهاتهای ئەمنیەتی بۆ بۆڵتکردنەوەی عەلیە جەوانمەردی بە عنوانە تریبون مخالف جمهوری ئیسلامی. ئاغای عەلیە جەوانمەردی ئالەگرا ئێعترافگیری کردگە لە خانومە بەناوە سەمیرا مرادپور. من هەندێک داستان نەقڵەکەم. ئایا عەلیە جەوانمەردی پۆستی کردگە و من دامنیاگە لە پەیجەکەی خۆمان بەخشی از اعترافات اعضای تیم تروریستی وزارت اطلاعات، بخشی از اعترافات اعضای تیم تروریستی. اما تیمه، یک نفر نیه، تیمه. یادآوری به وزارت اطلاعات سپاه پاسداران. اما وزارت اطلاعات سپاه پاسداران من نیه، اما وزارت اطلاعات من هست ارگان دولتیه و اما حفاظت اطلاعات سپاه پاسداران من هست نهاد موازیه و اصولا کارهای امنیتی قالبا و لجیر دس حفاظت اطلاعات سپاه تو اهلك ده حتى كانت تيكل كده اي خبر نگاره میلی. دوره ترور به سر رسیده و به غیر از رسوایی بیشتر نتیجه نخواهید گرفت. خب لگرا حکمیده، اما ترور فیزیکیه، کشتنه. و نصیحتی انکا دوران ترور کردن تواو بوده. سمیرا مرادپور سردبیر هفته‌نامه روژمن در سنندج. آقای روزنامه نگار هفته‌نامه روژمن من نیه، ماهنامه روژمن من هست. ماهنامه است، هفته‌نامه نیه. به همراه تیمی از اطلاعات سنندج و اطلاعات تهران تلاش کردند. دو تیم. لاولو تیمی گو ایسا دو تیم تلاشی کردگن که خانم سمیرا مرادپور به همراه دو تیم با نزدیک شدن به علی جوانمردی
روزنامه‌نگار مستقل طرح دستگیری و یا اگر نشد، توجه کن لانشای آقای روزنامه‌نگار، قتل او را عملی سازند. با هوشیاری تیم امنیتی جوانمردی متشکل از بهترین فرزندان کردستان ایران. اما فلا مهمه الگرا حکومت حلیم نگرتگه ها، ایالات متحده امریکا نگرتگه ها، که گرتگیسی؟ تیم امنیتی جوانمردی گرتگیسی. تیم امنیتی جوانمردی لسر دست CIA، لسر دست پاراستن، لسر دست زانیاری هەڵساگەسو ئەم کاورایە گرتگە. تێمەسەرم کنارا و حکوومەتە حەلیم و دارودەسێ تێ هەڵدریاگە بارزانیە تێمەسەریان. عوامل شناسایی و پیش از فرار دستگیر و تخلیه اطلاعاتی شدن. پس توجه کن، عوامل تیم امنیتی علی جوانمردی امانیت دستگیر کردگه و تخلیه اطلاعاتی کردگن. اوکی؟ تیمکی دستگیر کردگه. خب حتی مسلح نیتر دامو دزگایان هست، دامو دزگای امنیتیان هست مسلح اگرین مانه. این ویدیو به دلیل مسائل امنیتی بخش‌های کوتاهی از آن پخش می شود با هدف یادآوری به وزارت اطلاعات و سپاه پاسداران که همکنون در صدد طرح دیگری برای ترور علیه جوانمردی و اعضای آواتوده‌ای هستند. نسخه اصلی ویدیو که ساعت اعترافات عناصر اطلاعاتی دستگیر شده و 2 حدود یعنی چی؟ من دامنیاگه بخونم و 2 حدود تلفن‌های ویژه است به نهادهای آمریکایی تحویل داده شده. به نهادهای آمریکایی، به حکومت حلیم تحویلی نداده، به دولت عراق تحویلی نداده، به بارزانی و تیم پاراستن تحویل ندریاگه. به چه تحویل دریاگه؟ به آمریکایی. تا اهداف و برنامه‌های سپاه پاسداران و اطلاعات جمهوری اسلامی مشخص شود، مبارزه ما تا سرنگونی جمهوری اسلامی و ایجاد یک سیستم دموکراتیک مدرن در ایران بدون وقفه ادامه دارد. اما علی جوانمردی داینیاگه. خب اما من خبریکم دانیاگه لخانم سمیرا مرادپور سایت کردستان کرد، ارگان رسمی حدک حزب دموکرات کردستان عکسیم گرکه دامنیاگه. هر کس گره کسی اتوانی سبرا سرچ که و پیدای که من عکسیم گرکه دامنیاگه به تاریخ 15 دسامبر 2019 2019 کی به کات 6 مانگه پیش 7 مانگه پیش اما همان عکسه که من گرتگ ما بودم یاگه اما اینی حدک نوساگیسی سکوت سازمان اطلاعات رژیم در خصوص مفقود شدن یک پرستو. حدک 7 مانگه پیش بحث لمفقود بون پرستو اکد. پرستو کیست؟ پرستو ناو مستعار جنانه که با دستگاه های امنیتی کارکن و نزیک اونو لأهدافیان تحت ناو برقرار کردن روابط جنسی. بیش از 2 ماه از ناپدید شدن سمیرا مرادپور، یکی از عناصر اطلاعاتی در شهر سنندج می‌گذرد. خب 7 مانگ پیش 2 مانگ که خانم سمیرا مرادپور گم بوده. حدک وایشی.
با این حال تا کنون اداره اطلاعات رژیم در این خصوص سکوت کرده و به خانواده مرادپور گفتند که فرزندشان به مأموریتی برون مرزی اعزام شده است. اما کامه مأموریت علی جوانمردی اما او مأموریت سکات كسرعيته. دستگاه اطلاعات پرستویی که هنرگه با مأموریت حدک خورده که ناپدید بوده. ناپدید حدکیش ازانید که اما پرستو کارمند وزارت اطلاعات و ایجید که خانوادی چوگن تکیان وزارت اطلاعات منالا کمان که او تکیان با مأموریت برون مرزی هنردک من سدرو. دستگاه‌های اطلاعاتی با بهره‌گیری و سوء استفاده از زنان به عنوان نیروهای نفوذی و اصطلاحاً پرستو آنها را استثمار کردند. سمیرا مرادپور یکی از این افراد بوده که در تور این نیروها افتاده و اکنون با سپری شدن 2 ماه هنوز از سرنوشت او خبری منتشر نشده است. برخی از منابع آگاه در این خصوص گفتند که سمیرا مرادپور به فرمان نیروهای امنیتی و حمایت فردی به نام میقانی مسئول دفتر استاندار سنندج مجوز ماهنامه روژمان را گرفت و به عنوان تریبون نهادهای امنیتی فعالیت کرد. نام برده صاحب یک فرزند و مطلق است. برخی از منابع خبری در خصوص نام برده گزارش دادند که وی به عنوان مخبر برای نهادهای امنیتی فعالیت می کرده است و این احتمال وجود دارد وی در عملیات برون مرزی دستگیر شده باشد. خب حدک 7 مانگ پیش ایجید اما عملیات برون مرزی دستگیر بوده. چی دستگیری کرده؟ تیم امنیتی علی جوانمردی، CIA، پاراستن حکومت حلیم چی دستگیری کرده؟ عملیات برون مرزی. در خصوص فعالیت نهادهای مرتبط با سپاه پاسداران در حوزه رسانه‌ای میتوان به هفته‌نامه روانگه که توسط کسانی چون بهاره شورتگی نکوتگه و ناصر فتاحی اشاره کرد، همچنین خبرگزاری کرد پرس و وبسایت رسمی سپاه در کردستان ایران نیز از جمله رسانه‌هایی هستند که در راستای امیال و سیاست‌های رژیم و سپاه پاسداران در کردستان فعالیت دارند. از سوی دیگر منابع خبری آگاه در این خصوص گفتند که پروسه استفاده جنسی از زنان به عنوان پرستو در شهرهای کردستان ایران از سوی نهادهای امنیتی مدیریت می شود و از این افراد برای تخلیه اطلاعاتی از بین بردن شایسته سالاری و در سمت‌های کلیدی تخریب چهره‌های سیاسی شناخته شده و همچنین مهندسی پروسه انتخابات پیش رو استفاده می شود. خب نقش پرستو چیه؟ نقش پرستو ایجاد ارتباطات جنسی تک هدف تا بتوانین هدف اعتراف گیری بکن، تخلیه اطلاعاتی بکن، دکات السکسه فیلمی لی بگیرتو وردکاری لی بگیرتو امان وایشن. آقای علی جوانمردی خبرنگار مستقل که گره که جمهوری اسلامی بخواه فردم لإيران دموکراتیک ادا ام آقا و بود دموکراسی گره کسی مبارزه بکه و ایران مدرن دموکراتیکی گره که اما آقای علی جوانمردی شو بزنید اعترافات تصویری صوتی تصویری لمتهم هیچ مشروعیتی که قضایی و قانونیه و مستاق بارز نقض حقوق بشره و اتوانه پیگرد قانونی بید. هر واقع
لداستان زندانیان مختلفی که جمهوری اسلامی اعترافگیری لیان کرد هاوردنی ناوی تلویزیون سعیدی سیرجانی شامل و فل کسانی چی تری هاوردن تلویزیون و اعترافگیری لی کردن تا داستان ماجرای 88 و هیچ کام نمانه اعترافاتي كرديان مثلا آقای رامین جهان بگلو بعدن باخدان نگرد چون خلاف حقوق بشر بو تو دانه انسان هاوردگا اجی دستگیرم کردگا نیاک دست سینه دیوار و پیوه و اجی اعتراف که و عین بازجوی وزارت اطلاعات و حفاظت اطلاعات سپاه بازجوی لیگی تو بازجوی لیگی و دیاره کارت باشه زنی کار بازجوی خاصه زنی آیا علی جوان از این داستانه که وارد شویم با من فیلم که لی بدم بعد تیم سر حکومت حلیم و تیم سر علی جوان مردی اما این او فیلم سا که لم خانم بلاویان کرگسو من سامرا مراسکو هستم پس ام کارک علی جوان مردی کرگسی اقدام بر علیه حقوق بشر جنایته و آیا علی جوان مردی اتوانید تحت پیگرد قرار بگیره با ام کارک کردگیسی با ام اعترافه کردگیسی لم خانم گوه بندمه دو نفر سه نفر چون که اون یک نفر ثابت بود دو نفر عوض می شدن اسمشون چی بود؟ یکیشون اسمش صادقی بود و دو دیگه من نمیدونم یعنی نپرسید که اسم شما چیه؟ نه کجا اینا ملاقات کرد؟ اینا تو ماشین تو ماشین رو رفته یه خونه چه ماشین؟ ماشین پژو آرس خونه کجا بود؟ بهاران بهاران سنندج؟ بله کجا دقیقاً آدرس؟ الان بگم کجا تقریبا میشه پشت بیمارستان قدس خب بعد بزنن سناریو که کلن ساختگیه ها بزنن یعنی همکاری مستقیم سپاه پاسداران تک آقای علی جوان مردیه منطقه بهاران سنا منطقه که گسترده است اما یک دو لبهاران سنا بیمارستان بنای قدس موجود نیه بیمارستان بنای قدس موجود نیه بیمارستان قدس بیمارستان روان تیمارستان روانیه ام خانمه نه دەستگیر کردیاگە نه ئەو جۆرەی کە حەدەک ئێژێ پەرستووە و کارمەندە ئێتلاعاتیە نه ئەو جۆرەی کە حەدەک ئێژێ ئەم خانمە پێرسۆنەلە و ئەتوانێت بە ساختمانە ئێتلاعات ورود و خروج بکە وەکو ئەم فیلمە سینەمایانە قەرارە ناوە خیابان و ناوی ماشینی تەکادانێن و بعد بانگی یەکەنە ناوی ماڵێک لە بەهاران پشت بیمارستانە قودس بیمارستانە قودس نەمەوجودە بڕۆن بپرسن لەوانەیە کە شارە سنە خەب علی جوان مردی دەنگی تێت وەکو بازجوو دانیشتگە سوالی لێ کات شمارەی چەند تەبەقەی چەندم خب بعد شماره چند؟ طبقه چند؟ طبقه هفت موقعیت خونه؟ از آسانسور که میشه رو به رو یعنی از قبل اوکی ئەم خانمە ئادرس نادا کوچە خیابان نادا چاویشینەوە سیاگە دەستگیریش نەکریاگە تەبەقەی هەفتم ئەز ئاسانسۆر پێدەمیشی خونەی ڕوبڕۆ قەشەنگە سەناریۆکە نامەردە حەزەکا بە پشتانە خۆشی تێمەردم و بەڕاستی جمهوری ئیسلامی جنایەتکارە و عەلی جوانمەردی بەتمەنە و سپایدەرمەنە و ئەمانەی گرتەکە خۆ ئەم خانمیشە چوو بەسەر ماڵی پشتە بیمارستانە قودس و نازانێ شمارەکەی چەندە و نازانێ ئادرسەکەی کوێست و تەبەقەی هەفتە ئاپارتمانێکە چێتە بان و لە ئاسانسۆر کە میای بیرون دەروەروتی خانەتی نییە با من رو بخش فرهنگی اداره اطلاعات بخش فرهنگی بخش مسئولات اولا
اما که بگه بخش فرهنگی وزارت اطلاعات بخش مطبوعات حالا که وارنه ساختمانی که طبقه هفتم در روبروی آسانسور پشت بیمار سراغات با کار میکردم هم سپاه هم اطلاعات همه جا نیروی انتظامی همشون گفتن که با هم کار میکردن همشون سپاس با این انتظامیون اما گره کسی بیجه چی تکفر واقعیه تو لإيران ناتوانی نانوایی دابنی مجوز سپانگری تو ناتوانی بویتو کارمنده هیچ نهادێک و هیچ مؤسسەیە لە ئێران چه بەخشە خصوصی و چه بەخشە دەوڵەتی التزامم بە جمهوری ئیسلامی ئیمزا نەکەی و بەسیجی نەبیت و کارتە بەسیجی نەگری ئەوانەی تەحتەنامە خەبەرنگار خەبەرگۆزاری وا لە انحسار سپای پاسدارانەوە فعالینە جامعەی مەدەنیەوان تەکیا ئەمانە کۆلۆنیە یەکێکن گەشتیان فعالين جامعي مدني متبوعاتي سلبريتي كان أحزاب منتسبة بكرد قشتي يا كولونيا خليك يا كاروات برو قشتي عند يكو من همكاري مكرد فقط تو همكاري ناكي قشتي عن همكاري كان أزدم همكاري كان أزدم بو أودان الياغن وكار أكن والنان أخون بو يدان الياغن خو اوانی که حزا کن بخالاتین و قیمیانتی و گری کان بخالاتین یا تو درو اکی یا تو دولت ایرانی ناناسی یا تو تماشه خود بکه تو کارمند دولتی حتما بسیجید کارت بسیجی هم پیدا بکن حتما میشه بسیجی بید تو ناتوانی جواز کسبی بگرید که بسیجی نوید خب ایسته تیم تروری که آقای علی جوانمردی ایجید حفاظت اطلاعات سپاه وزارت اطلاعات هنردیان تروری کن یا بتوانن بیر رفینن وکو رفیق اطلاعات یکی روح لازم وکو او یا بیر رفینن یا بیکوشن ام خانم ظاهرا هات که بزانه علی چی کار میکنه علی خلیقه چی اگه علی کاری بیش گله واسه لایف کاتو واسه وزارت اطلاعات ببزاني من شيكم من خليكم لايفكم واسه بيوينه هلو خو قنبلة نووي دروز ناكم نبشتو انشي كفكركم اتواني فراهم كنندي قيامك بيت تحت ناو ديبيت لقل مرد مخو ما جيب جيكم علي جوان مردي ببين چيكار ميكوني براي ايران چه نقشي داري تو کی زور روی تو آخر تو چی کاری کارای تیال دریاگ خبرنگار تو چی کار می برای ایران چه نقشه‌ای داری جمهوره چنی ارتش حرکت دهی اف پنجاویه هنیری اف 35 حکومت حلیم هنیری بیگری حزب دموکرات تیجه که تو راسانه که بکاته تاسان الراسان برواته اوی چه خیالی برای ایران داری برو ببین علی چه خیالی برای ایران داره توجه کن روزنامه‌نگار جذب بکنیم میخوایم معلم آجر جذب بکنیم با هم کار میکردم هم سپاه هم اطلاعات همه جا نیروی انتظامی همشون گفتن که علی جوانمردی ببین توی عربی چی کار میکنه برای ایران چه نقشه‌ای داره میخواد روزنامه‌نگار جذب بکنه میخواد معلم آجر جذب بکنه میخواد چی کار بکنه در بیاره اینا میخواد روزنامه‌نگار جذب بکنه میخواد مردم عادی جذب بکنه در بیاری اینا رو تو خود احمقی مردم احمق زانی روزنامه‌نگار جذب بکنه چه اتفاقی میفته که چی بکنی تو خود مردم دو احمق دانیاگم کاورای جو خوی خبرنگارم مستقل تریبونی که واو دسو ل50 شبکه اجتماعی خوی درخه اینستاگرام هم زمان هست فیسبوک هم زمان هست لناو تلویزیون هم زمان قصه هم کاوره اتنا من روزنامه‌نگاری بو چیه روزنامه‌نگار مستقل خویسی شای روزنامه‌نگاران خویسی جذبیان که چی بکن بیر خواهیم بنا بردود بین مردم عادی جذب میکنی علی جوانمردی و مردم عادیش و ایالات متحده امریکا و قرار و بیت و بال ایران من نهشی
مەگە وای نابوت ئەوە لە پشت داڵانەکان پێنتاگۆن و ژێنەڕاڵێ بە منی وت لە دەرم من دەرگوێی وتی پێم وتی ئەدەین لە ئێران وایە وتی تۆ ئەو تێ خەبەرێژیەوە مردم خەڵکی کوردستان خەبەرێکی زۆر گرنگمان بەدەستە جمهوری ئیسلامی پلانی داناوەتن خەبەرێکی زۆر گرنگمە دەیسەم خەبەرێک زۆر گرنگە تۆوەتە تۆ نەفەر ئینقلابی دروست ئەکەی تۆ ئینتحاری دروست ئەکەی تۆ دوژمنە سەرسەختە داگیرکەرانە کوردەوار دروست ئەکەی خەبەرێکی زۆر موهیمەیە و خەڵچینە و ئێمە پێتمانان گوت و واتەکەن و چ دەکەن دەی چ دەکەن دەی ئەمە تەواوی مهمیەکە ئێزی عەلی جوانمەردی چه نەقشەی بەرای ئیران دارێ برو ببین کی باش کار میکنه کی از ایران میاد اونجا جایسه گوی بگرن عده ناو حاڵەدا لەگرا بچن من لایڤێکم حدود 2 ساڵە پێش دانیاگە لە هەڵژماردن حەڵقەیە ئەووەڵە فعالین جامعەی مەدینی کە حکمە ئیعدامیان ها بەسەرەوە بە جرم خیانەتە بە ئومەتە کوردی و سەرزەمینە کوردەوە لیستم دانیان تەواوی ئەمانە بە ئێستەسنای یەک نەفەر وا لە ناوە ئەو لیستە بە ئێستەسنای هوشیارە بابایی وا لە ناوە ئەو لیستەکە من داگمە ئەمانە کێن ئەمانە حەڵقەیە ئەووەڵە فعالینە جامعەیە مەدەنین هەر لە مەحموودە مەحموودی و تاجلالە قەوامی ئازدام ئەمە ئەوانە من 2 ساڵە پێش بە عنوانە جا ئێستا ئێوە بزان نەمانە یەک کۆلۆنین عەلی جوانمەردی بەم ئێترافگیریە خەریکە ئەوان بۆڵد و ئەکات و پاکیانەکە و ئاوی کوڕ ئەیان شۆری یانم های ئەمانە ئینسانهایکی مەشکووکە خەتەرناکن بۆ دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە ئێرانی بەمانە مەشکووکە وها لە پێی ئەوە بیانگری و ئەمە مهمیان کاتۆ تۆجۆکەی جەلالی زادە قوتبەی سادقی ناسر ڕەزازی عەلی جوانمەردی حیزب دیموکرات بە هەموو ئاشخاڵەکانی و کۆمەڵە بە هەموو ئاشخاڵەکانی و تەمامە پرەس و خەبەرگوزارەکان گشتیان یەکێکن بە حکوومەتە حەلیم و گشتیان یەکێکن تەوتە ئەبەر عەلەیه مەردەمە کورد جایسە گوێ بە خانم ناو ئەدا بزانە اطلاعاتی بزانە ئەمانە ارتباطە گرنگتەکە عەلیە تلفن خودم بود اصلا بعد گرفتن اصلا چند ماه پیش اونا بود و گفتن که این باید فیلم روی دیدی گفت از اون لحظه که میان دنبال زد و اون لحظه که برمیگردی گفته خیلی خوب بعد که فرستادمت اینجا اونا ازت خواستن 6 موضوع از علی میخوای در مورد اونا بگو خب من اینا رو گفتم یادداشت کردم تو دفتر خانم سمیرا مرادپور کیس خانم سمیرا مرادپور حدەک حیزب دموکرات کوردستان 7 مانگە پێش ادعاکە 2 مانگە مەفقود بووگە پەرستوویە وەزارەتە ئیطلاعاتە بۆ مەئموریەتە برون مەرزی هەنەریاگە یعنی حکوومەتە حەلیم لە پەرستوبوون ئەم خانمە خەوەری هەست کە ئەجازەی ورودی بە تیمە تەرۆریستی ئەم خانمەداگە بە خاکە حەلیمە کوردستانە عێراق پس ئالەگرا حکوومەتە حەلیم مشخصەن پارتی دموکراتی کوردستانە عێراق هاودەستە سپا پاسداران وزارەتە ئیطلاعاتە لە تەلۆرکردنە عەلیە جوانمەردیە بۆ چون حکوومەتە حەلیم 7 مانگە پێش حەدەک ئشارەی بە پەرستوبوون فاحشەی وەزارەتە ئیطلاعات بوونە خانمە سەمیرایە مرادپوری کردەگە حکوومەتە حەلیم یا نەیزانیگە یا زانی جێسی هەناردی گیانە عەلی جوانمەردی نەفڵە بکە وەلێ نا وانە عەلی جوانمەردی هەر ئەوەسەوە ماجراوی قتل مستەفای سەلیمی تەوەسوتە سیروان حەمەیمینی ئاشکار کرد
لەم کوردستانە عێراقە خۆ پیای تیانە خۆ حکوومەتی تیانە ناتیانە تلویزیۆنی تیانە فقط پیاک عەلی جوانمەردیە کاورایە بە ناو کاورای دەهاتیە بە ناو سیروان حەمەیمی ئەڕوا خەبەرە گرتنە مستەفا سەلیمی ئاهاتە عەلی جوانمەردی نایداتۆ کەی 24 نایداتۆ ڕووداو نایداتۆ کورتسات نایداتۆ ئەنارتی نایداتە KNN ئەیداتە کێی ئەیداتە عەلیە جوانمەردی نایداتە حکوومەتە حەلیم ئەیداتە عەلیە جوانمەردی کاورای داهاتی عەلیە جوانمەردی لەکوێ ئەناسێ کەس نازانێ بعد سیروان حەمەیمین چی پێهات ئاغای حکوومەتە حەلیم وتی وا دەژێرە دەسە یەکێتیە و ئەمانە بەچە سپای پاسداران و خواهڵی نابێت و چاری ناکەین و لیژنەی بۆ ئەهەنیرین لیژنە چووگە تا بێتەوە ئەمە لیژنەی حکوومەتە حەلیم چووگە کە بێتەوە ئەو شەخصە نێچووە و ئەڤە لیژنەی ئەمە چووگە تاقیقاتی بکاتن تێتەوە ڕاز تێتەوە گوڵە تێتەوە لەکانی تێتەوە کاورایەتی هەڵدریاک ئێستا ئەمە عەلی جوانمەردیە بەر لە پاراستن و زانیاریە حکوومەتە حەلیم وەکو واشۆ ئەدا بە ملیانە کەس نازانی چ کارەست بە ئەسلحە و تیمە مسلحە ئەمنیەتیە خۆی خەریکە بووگەسۆ خولەپیزە خەریکە مهمانهایە پاسپۆرتدارە وەزارەتە ئیطلاعاتە جمهوری ئیسلامی ئەگرێ بە زۆرە خۆی بە مەچەکە خۆی نە ئەمریکا نە سیایە نە حکوومەتە نە کەناراوەکەی حکوومەتە حەلیم نە عەلیە جوانمەردی ئەیانگرێت عەلیە جوانمەردی ئیستا وا لەژێرە دەسە حکوومەتە حەلیمەوە پەرستویان هەنارگە بۆی حکوومەتە حەلیمیش خۆی ئەزانێ ئەمە هات کە عەلیە جوانمەردی بکوژێ وەلێ ئێوە مەخابن عەلیە جوانمەردی شەباکەمان میخابیم عەلیە جوانمەردی بیدارە ما خواب خۆش میبینیم و دنبالە شکارە عەلیە جوانمەردی ئەمانە شکارەکە و ئەیانگرێ و ڕسوایان ئەکا و دەستگیریان ئەکا و تەخلیە ئیطلاعاتیان ئەکا ئیستا خانم بۆچی هاتکە برۆ ببین عەلیە جوانمەردی بەرای ئیران چ نەقشەی دارێ با کی ارتباط داری برۆ ببین چ ماشینی دارێ برۆ ببین چەندانە مناڵ دارێ کاورای تێ هەڵدریاک مەگە تۆ خوات نەدوت خوات لەسەر ماجرای مستەفای سەلیمیە لە تلویزیۆنەکان و ئیران ئینتەرنەشناڵ و تلویزیۆنەکانی تران نەدوت 500 نەفەر لە حکوومەتە حەلیمە تەوەسوتە دەوڵەتە ئێرانی تەرۆر کریاگن مەر تۆ نادوت ئێستا ئەم حکوومەتە حەلیمەوە هاوکاری تەکاکردن و پەرستووی بۆ تۆ هاورگەسە ناو ناتوانێ بێژێت تۆ چ ماشینێکە هەست ناوە مناڵەکە چییە ژنت خوازکە یا ژنە نەخوازکە مجەڕەدی یا متەئەهلی تۆ خوات مەسخەرەی مردم لابد مردم مەسخەرەن کە باوەڕ بۆ تۆکەن مەرتیکە مە تۆ نایژی پانسەی تۆرۆر کرد باشە تۆ ئەم قارەمانی تۆ و ئەم کە لە زلیتە و ئەلەوێ لە بەردەسە ئامریکا و لە بەردەسە حکوومەتە حەلیمە وەکو واشۆ ئەی بە ملەتی مەتلعاتی و تەرۆر جمهوری ئیسلامی ئەیگری ئەی بۆ قاسم سوڵەیمانی ئەهاوە بەردەم تا هاتووە چوون نەدەگرت کاورە حوسەین و کوردە شەبستەری ئەمیرەلسەرانە نامدار چۆن ناگرتن تۆ سێرەم کناراوە حکوومەتە حەلیمە بکە یاکسەرە کناراوە ها کەوت کەسە جاکەشی و بکەشی و وەلێ عەلی جوانمەردی بیدارە ها هەواستان بێت هەواستان بێت ببین ماشیناش چیه؟ بچه‌اش اسمش چیه؟ ازت پرسیدم درسته؟ من برای مهم نیست که بچه شما هر چی باشه هر چقدر داره دست گفتم ببین زن گرفته یا نگرفته در مورد خون مادرش بعد یه
یک نفر دنبال یه نفر. ببین زن گرفتی یا زن نگرفته. یعنی مشکل دستگاه امنیتی ایران اما علی جوانمردی شوان جمعه سان فرانسیسکو اچی یا سان فرانسیسکو نچی توجه کن. اما وزارت اطلاعات پرتمطراق عجیب و غریب حافی زرنگ و مول ماس اکیشتون نزنی ناو علی جوانمردی چیه. نتوانی سرچی بکن سر پیجکی خانم سیران شریفی ناو مناڵەکان ئاغای علی جوانمردی دەربێری نازانی. ئەشێ پەرستوو بەهەنێرێ پەرستوو بچێ ناو مناڵەکە چ ماشینی سوارەوێت و شغل لە سووری سوارەوێ خوا هەڵی ناگرێ و تا دەفتەرە کاری چێت و ئینقلابە خاتڕێ و خیاڵی هەست بۆ ئێران. تەوەجۆکە من سمیرا باراسکو هستم. چه کسی رو داری؟ توجه می‌کنید؟ ببخش پلی کردن همه لفیسبوک اشتباه بود. گفت بریم ماشینش چی؟ بچه‌هاش اسمشون چیه؟ ازمون پرسیدم درسته؟ خب من برای مهم نیست اسم بچه‌شون هر چی باشه من چقدر داره. خب بعد گفتم ببین زن گرفته یا نگرفته در مورد خانواده‌اش. بعد یه گفتم ببین کی باش کار میکنه. یک نفر دنبال یه نفر بودن به اسم سوران. بعد دیگه ماشیناشو دفترش دنبال یه نفر بودم به اسم سوران. خانم سنەیە کوردە معلوم نییە ولی کوردە. زوانیان نەقرتانگە بێژێ سۆران ئەم بۆ ێژی سووران یعنی ئەم فارسە تعلیم دیدۆز فەرق و کۆشتێکی مهمە کارێکمان نییە بەمەیکە کوردیانە ئیسە سۆران چ کارەست ئەم خۆلەپیزە کیز دەوڵەتی ئێران وارە شوێنە ئەو کامێرامەنەکەی پشتێسی وە کوشتی یا وەبسایت دارەکوونەکەی ئای علی جوانمەردیە تەوەجۆکە ئەمانەشی مهم بوو ناکری علی جوانمەردی بێتەوە قسەی زل بکە خۆی مهم کات و خۆی بکاتە گاری باڵدی و خۆ ناکری ئیشی سۆرانیش خاتە پاڵی و چۆریکە خۆ هەروە ناکری براکەم بڕۆ ببین سووران کیە دنبالە سووران میگەشتن ئەمە ئیستا هاتکەمە زەبلخانە ئەم خانەمە ئەم خانەمە دەسە پاچەی عینەک ئافتابی وە دەسە پاڵی داگەس و قەید دیوارە ماتکە خونه‌اش کجاست و با کی کار میکنه. بعد برای من گفت انقدر اعتماد علی رو به خودت جلب کن که اون به تو بگه ایران کیان کاری میکنه. گفت این چند نفری اینقدر به علی نزدیک شو اعتمادش رو جلب بکن که علی به تو بگه تو ایران با کیا داره کار میکنه. یارجو بنگرد من میگم شما کدوم میشناسی کدوم نمیشناسی. بعد ئای علی جوانمەردی ئەم تیمە گشتی ژنە زەریف بوو ژنە لەشفرۆش بوو گشتی ئەم تیمە تەرۆرە هاتوو یا پیابوون ئەمیشیانە هەناردوو ئەو چۆن ئەتوانێت بە تۆ خەیلی نزدیک بشێ بانوویە بە کوشمەرگما و تەحتناوە ڕۆژنامەنگار و بعد ڕەوابەتە جنسی و عاتفی و مشکڵی نییە بۆ خۆتان بەڵام ما بەقی تیمەکەشی ژنون وەکو ئەم یە تیمە ژن تویان محاسرە کردو ئەرێ کە تۆ بێژی ئەوانەی وانە داخڵا کێنتەکە تۆ هاوکاریەکەن عجب دادی یا نداری برمون بده. گفتم کیو؟ گفت این اسمه این سری اسم لیستشون هم روزنامه نگاه سیاست من نمیشناسم که من کار خدا کرده من نمیدونم کیه. گفت کار خدا کردم. گفت من اصلا نمیشناسم. گفت قاضی نقشین. گفتم این ویدیو تلگرامی داره و در با چشم خودم ندیدمش توی فضای مجازی میشناسمش. بعد گفتش که با چشم خودم ندیدمش توی فضای مجازی میشناسمش. با چشم خودم ندیدمش دقیقاً ترجمه جمله‌ای که کردیه. توجه کن. با چشم خودم کردیه و چای خودم نمیگه. و فارسیجه ندیدمش. تا با چشم خودم ندیدمش یعنی میخواد من کردم. خب اوانه که نایانه و کاوی خدا کرمی امانه مشت فاسد بچه وزارت اطلاعات و حفاظت اطلاعات اسپان سوار حسینی معروف به سوار شیمانی هم سباح شیانی رو کاورای تیالدریاک بوای ما تیالدانی کشما کرد دامن من الله كان الرابرين تيالداني خاصيان كل شهر سنة
أو وقتيشە تحت ناو حلقەی ئەوڵە فعالین جامعی مدنی ناومان برد. گفتم اونم تو جلسات دیدم این ویدیوها. بعد گفتش که سلیمان امام‌مرادی، جبار دستباز، شاعر بابایی، دیگه ایرج عبادی، فرهاد عبادی و محمود محمودی اجلال قوامی یه مشت پوفیوزها یه مشت حرامزادەی خوێن مباح گشتیانی هاورد و پاکیان کات و عەلی جوانمەردی تەکە نەهاتای ئەمنیەتی ئەمە سناریۆی خۆیانە. تەوەجۆ بکە. 5 میلیون تومان ایرانی. بله تومان. وقتی که برگرد چقدر بهت وعده دادن که بهت پول میدن اگر موفق باشی در کارت؟ گفتم ما نمیذاریم تنهای مادی بمونیم و پسرتم بزرگ شد هوای پسرتون داری بزرگ شد و اینکه اگه ایجاد بشه همکاری، اگه بخوایی دکترا قبول بشی میتونیم یک جایی مثلا دولتی یه کاری برات انجام بدیم دیگه نمی‌دونم کجا و همه جای عالم 5 میلیۆن تومانیان ئەم خانەوە داگە ئەم خانوە عەلیە ژیادکە قەتڵ بکە بمڕفێنێ خۆی حەدەکە ژێمە پەرستووە یعنی هاتکە سکس بدا 5 میلیۆنیان ئەم خانەمە داگە 5 میلیۆن ناکاتە 300 دلار ناگاتە 300 دلار 300 دلار پوڵە کەرایە باسەکەی لە پێنجوێنەوە تا هەولێر نییە. پنج میلیۆن تومانیان داگەسە ئەم خانەمە کە بێت بۆ خاتری بۆ ئیتلاعات کارە تروریستی بکە. خب برای کاندیداتوری اسم بنویس. وقتی که اومدی فکر نکردی که ما ممکنه از درون خود اطلاعات افرادی باشن به اون خبر بدن؟ به این فکر کردی هیچ موقع؟ تۆ هیچ وەخت فکر نەکردگە زۆر ناوێت اطلاعات کەسانێ بوون بە ئێمە خەوەر بە ئەی سناریۆکە بۆ تعریف نەکەینەوە عەلی جوانمەردی هەر ئەوەی لە ناو اطلاعات بە تۆ خەوەرەدا هەرەوەسەکە بە تۆ دەستوورەدا چۆنە نەزەرە داستانە قەتڵە کاک موسەفا لەبیرە ئەمە هەمان سناریۆ ئیدامەدارە تۆ خەریکی ئەمە هەمان ارتباتە تۆ وەسەتەکی ئەمانە. ئیسە تو گەرەکتە چی بێژی بەم ئێترافگیریە دادناگە گەرەکتە بێژی تۆ خۆلەبیزەی گەرەکتە تۆ بێژی تۆ زێرۆی گەرەکتە بێژی تۆ کێی تۆ ڕامبۆی 007 حکوومەتە حەلیمن یاگەسە لۆچە فڵانە جێگەت حکوومەتە حەلیم لەسەری دەسی وێسیاگی داکتە و ناوی دەمیە ئەوە نەبوو ئەوان ماجەرای سیروانیان نەیەزانی حەمەمین تۆ ئەوزانی چووگەر لێجنەکە بێت تۆ سیروان حەمەمین نادۆزنەوە لە سیروان حەمەمین وە دەسە تۆ لە ناو ئینتەرناشناڵە خەریک و حەیدەرانیە پەرستووێ وا حەدەک باسیەکە 8 مانگە پێش حکوومەتە حەلیم نەیزانیگە هات کەسەم دیو تۆ گرتتە زانی گێسی هات کەسەم دیو تۆ لەسەرت دەسە پاراستن بابام خەڵکی حەلیمە چ مردمانەیە ئەحمەقێکن ئاغام جەماعەتی پارتی و یەکێتیە مشتێ تێ هەڵدریاگە ئاوەزیم ئەمانە چۆمە خۆیشان ناتوانن کێشنە سەرەوەنی عەلی جوانمەردی بەر عەلەیه دەستگاه پاراستن و زانیاریەمانە هەڵساگەزەوە تیمە ئەمنیەتی عەلی جوانمەردی دەستگیریەکە وا لە کام زندانم کەنیشکەیسە عەلی جوانمەردی وا لە زندانە حکوومەتە حەلیم یا وا لە زندانە تۆ زندانی شەزمەگەر وا لە کوێم کەنیشکە چۆن حکوومەتە حەلیم بە تۆ ئیجازەدا تۆ بە مەیلە خۆت مردم دەستگیریەکەی شکنجەکەی ئەترافگیریەکەی بازجوویەکەی فیلمی لێگری دایەنی چۆن بە تۆ ئیجازەدام کناراوە ناوی چییە؟ حکوومەتە حەلیم بابا هیچ کەسێ بە ئەندازەی تۆ ئەم حکوومەتە حەلیمیە تڕۆ نەکردگە کە تۆ کردە ئەی ئافەرین چه تڕۆخانەیەک ئەم حکوومەتە حەلیمە بە تایبەتی ئەو جەماعەتە ئەحمەقە جاهلە فاسدە بارزانیە تەجاوز پێکردیەکانە کەرەج
هاچو چه کڕە خاسێکی چە کوڕێکی لەوێ جابا قاسم سلەیمانیش تو بتگرتە با مفتخارە بڕۆیە کاسەی تۆ ئایا ڕۆژنامەنگارە مستەقل وەیتە پرۆفسۆر بارتازار هەر ڕۆژ لە ئاسیندا شتێتر تێتە دەرەوە تیمە ئەمنیەتی و دەستگیری و شکنجە و ئاعترافگیری و بازجویی و توتەکە نەهادهای ئەمنیەتی منتەقا عەجیب دەرکەوتگی تەکە وەزارەتە ئیتلاعاتە و پاراستنا و میتا و زانیاریە و استخباراتە عێراق و CIA ایالات متحدة ئەمریکا داگتەوە ملیانێژی واشۆی لە ئاسمان وەی فڕێمی عەجیبی تۆ خەیلی عەجیبی ئایا عەلیە جوانمەردین ئەوانەی ئەمە خاتبینە عەلیە جوانمەردین مردمانێک بەدبەختی بێسەوادی تۆهی مەغزی بێ ئێرادەن وا بە دیارە خەوەرەکانە عەلیە جوانمەردی دووبرمین لە بەدەنیانە تەرەشحەکە و میزانە هەیەجانیان نەڕواتە سەر و ئیاڵاتی متحدەی ئەمریکا دیتن ئەوە پلانمان هەیەتن بۆ ڕۆژهەڵات و لاوێژی کوردستانە ئێران ئەوە دەیگەڕین و خەبەرمان هەیە لە وزارەتە ئیتلاعات و خەبەرمان بۆ دیت و یەکتری ئەخوەن و خەڵکیش تۆ بەشتێنی بە دیداری و ئۆخی کەی خۆش بوێت کەی خۆش بوێت مارتیکەی عنتەر تۆ بێجگە لە تەئاترە بۆ دەوڵەتە ئێرانی هیچ کارێتر ناکەی گەشتتان یەک کۆلۆنین گەشتتان یەک کۆلۆنین تۆ ئەو خانمە و وەزارەتە ئیتلاعات و خەبەرگوزاری و ڕۆژنامەنگار و حیزب بێشەرەف و حکوومەتە حەلیمە نادروست گشتی هاتکە خۆ لە پیزە تۆ گەورەکە تۆ چه عنسرە مهمێکی بەد ڕەفێنن و بەد بە چیت کرد عەلیە جوانمەرد تو چی ئەەکەی کامە زەربەی کوشەندەت عەلیە جوانمەردی چیت کردەگە خبر هاورگو و بچه ها در داخل وزارت اطلاعات ما خبر داریم اینا با هم درگیر شدند با هم رکیک صحبت کردن فاشای ناموسی هم دادن مهمه خیلی مهمه خب تو هم کرده اعتصابات بانه ما روش داریم کار میکنیم اعتصابات بانه از مردم سفره پر میکنن گوش نشونه اما بەچەکانی عەلیە جوانمەردی بزانن ئەوانەی وا محاولەکەن بە موکریانی بنووسن لەبەرەوەی ئێمە بیپێچێنین بە موکریان نایپێچێنین بە موکریان گوناحی نەکردگە یە مشت تەجاوز پێکریا وەکو ئێوەی لە دامن کەوتەگە هەڵێ مشتێ دوو جنسەی شیمێڵ مشتی تەجاوز پێکریاگە دەستگاهای ئەمنیەتی بڕۆن کۆی کەنەوە بابا بڕۆن تۆزیە مەردانەگی فێر بوون مشتی جندەی تەئاتری نەمایشی بڕۆن کۆی کەنەوە مشتی قەحبە و جندە کەوتنە ناوم کوردستانە ئێمە کۆی کەنەوە باوە لا ئێوە خۆ